بسم الله الرحمن الرحيم. دەستخۆشیم بۆ ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی. من طبعا بە لەتیفەیەک دەست بە سەکار مەکەم. ئەمە ئێمە کۆمەڵی ئیسلامی ڕامان دیار بوو، چونکە من نوێنەری چوار لایەنینەوە حەقیقەتە دەبێ وازەح بێ. ئەمە تا ئەخیر لەحزە لەگەڵ ڕیفراندۆم نەبووی و پێمان وان بوو زەمینە سازی بۆ نەکراوە، پێشمان وا بوو ئەو دەرانجامە خراپانەیە بێت. بەڵام ئەم معنایەوە نییە لەگەڵ دەوڵەتی کوردی نین. ئەمن زۆر بە پەلە چووم لەبەرەوە ڕیفراندۆمە جلی کوردیم لەبەر کرد. بەڵام برادران کە سیانی سەرەکی لە پشتی ڕیفراندۆم جلی کوردیان لەبەر نیە. ئەوە هەر بۆ خۆشی بوو، ئەگەنان دەوڵەت بە جلی کوردی نییە بەرژین قایم بێ خەڵکی خراپی کوردیش کان فالیان کردینەوەیان کردین جلی کوردیان لەبەر بوون وەسمەوە نییە. پێم وایە ئێمە هەر چوارمان و ئێوەش و کەسی دەرەوەیش کەس نکۆڵی نییە. کورد مەزلومە، مەغدورە، مافی نەتەوەیی، مافی شەرعی خۆیەتی بە هەموو لایەک بووترێ کە دەوڵەتی نییە. هەر کەسێکیشمان کە سەفەرەکەین بە پاسپۆرتی ئەم بە عێراقی ئەو بە ئێرانی و بە تورکی لەوێ بەزەیەکمان بە خۆمانە بێ بۆ هەموو دەوڵەتە هەبێ، بۆ کورد دەوڵەتی نەبێ. بەڵام لە ئیجازێوانش کە ڕیفراندۆمیان کرد، دوای ڕیفراندۆم بن چەپڵەیان لێدا، ڕێیان معتەبەرە، ئەی نرخێنی. بەڵام ڕیفراندۆم کە یادیەکەینەوە نەک وەک ئاهەنگ یادیکەینەوە، چکە دەرەنجامی خراپیە بوو، نەبوو موهاتەرات و دژایەتی یەکتریش بێ. با بۆ وێزگەیەک بێ بە خۆمانە بچینەوە. بەڕاستی کۆمەڵی هەڵەی زەق هەبوو لە ڕیفراندۆمە. باش ڕیفراندۆم کرا، وەزی نێو خۆمان چاک بوو؟ نەخێر. پەرلەمان داخرا بوو، دوو هێزی سەرەکی لای کەم جیاواز بوون لە ڕاو بۆ چوون و ئەوەدا، بۆوانش بە یەکەوە بوون یەکڕێی بوون؟ نەخێر. ئەگەر یەکڕێی بوون و زەمینە سازیان بۆی کرد بە تایبەت یەکێتی و پارتی، ئەی بۆ دوای 16 ئۆکتۆبەر ئەم بەوەی خاین و ئەویش بەوەی تاکڕۆ. ئەو معنایەوەی زەمینە سازی بۆ نەکراوە، نەک لە دەرێ لە نێوخۆ. ئەی زەمینە سازی دەرێ چی بۆ کراوە؟ من برای بەڕێزم مامۆستا بکرە لێ دەرەوە چاوەڕێ ململانێ بوونە ئێمە شەڕەکە بکەین و ئەوانجا پشتگیریمان بکەن. مامۆستا بکر ئەمریکا، مامۆستا بکر بەریتانیا، مامۆستا بکر ئێران، مامۆستا بکر نەتەوە یەکگرتوەکان، مەجلیسێ من بەیاننامەی دەرکرد، تورکیا هاتە خەت، هەموو دنیا وتیان ئەم ڕیفراندۆمە تەئجیلکە. پاشان یەکێ لە هەڵەکان دەبێ بیڵێن، ئەویشەوەیە کە نامەکەی وەزیری خارجێ قبوڵ نەکرا، ڕەت کرایەوە. بۆ؟ ئەمن لەو مەجلیسی خۆیان باسییان کردووە. تەمەنەوە قانونێکی کوردیشمانەیە کێ سەرکەوێ لە پرۆسەیەکە هەمووی شەریکێتی، کێش سەر نەکەوێ بە تەنیا هێڵنەوە. ئەو برادرانی لە دەوری کاک مەسعود بوون، نەختی زوڵمیشیان لێ کرد، خۆیان بە تەنیا هێشتەوە هەندێک جار. ئەگەنا لەو مەجلیسە وتراوەڵا کاک مەسعودەوە بەهای نییە، هیچ بەهایەکی نییە. کیانی سەهیۆنی بە وەعدی بلفۆر کە نامەیەکی وەزیری خارجی بەریتانیایە دەستی پێ کرد و ئەو دەوڵەتە دروست بوو. لەبەرەوە ئەو نامەیە بۆ خۆی کە ئێمال کرا لەبەر چاو نەگیرا کە 2 ساڵ داوایان لێ کردین سەبر کەین و لەگەڵ عێراق بکەون و گفتووە چاوە، ئەوەیش هەڵەیەکی کوشندە بوو کە ئێمە گوێمان لێ نەگرت. خاڵێکی تر ئێستا واقع بووترێ، نەک خەڵکێک لە بیری چوو بێ. حکوومەتی هەرێمی ئێمە دوای ڕیفراندۆم و دوای 16 ئۆکتۆبەر مەحکەمەی فیدرالی کە بڕیاری هەڵشاندنەوەی نەتایجدا قبوڵمان کردووە. ئەوە حەقیقەتێکە، یعنی وەڵێ وەکو ذیکرایە وەرن بە خۆمان ناچینەوە بزانین هەڵەکانمان چییە، بەڵام قبوڵمان کردو هەمووشمان چوونە بەغدا و تا ئێستش منافەسەی حزبیمانە لە بەغدا. خۆ تا ئێستەش بە ئەجندایەک و بە استراتیجێکی جوان و نین لە بەغدا و لەسەر پۆستیش شەڕمانەوە. ئەوە حەقیقەت و واقعەکە. ئێمە بە 12 دەقەوەندەی بووترێ ئێستا چی بکەین؟ ئێستا طبعا ئێمە دەوڵەتمان نییە، ڕاستە، هەیشە دەوڵەتی هەیە
لە دەوڵەت ناچێت خەڵکەکەی ئاسوودە نییە. ئێمە ئەگەر لە پرۆسەی دروستکردنی دەوڵەتە بەەوە دەبێت خەونێک بێ نەکەر خەون بێ دەبێت ئەجندامانە بێ کاری بۆ بکەین وازی لێ نەهێنین فەرموو لەم ڕۆدەستی بکەین چی بکەین بۆ داهاتوو. بەڵام ئێستا چی بکەین؟ ئێستا با ئێمە شتێکی کە بکەین کە ئەویش خەڵک دەوڵەتی بۆ چییە؟ بۆی خۆشگوزەران بێ، بۆی لە دەوڵەتەکان مرتاح بێ، بۆی ڕانەکا بۆ ئەوروپا، بۆ ئەوەی بژێوی هەبێ، بۆی عەدالەتە بێ. باش ئێستا با بیکەین. ئێستا بە ئەم حکومەتە کابینە نوێیە فەرموون کێ دەستی گرتوون چاکسازی بکەن کە چاکسازی کرا خەڵکی کوردستان ئەو کۆیە نیمچە دەوڵەتێکێ بێ دڵخۆشە بێ خەڵک نیگەرانە ناڕەحەتە لە حزبە سیاسیەکان لەو گەندەڵەیە کە هەیە بەس وەڵێ ئەوترێ چاکسازیەکرێ. من زۆری شەبینم لێرە و لێ قساکرێ. من یەک داوامەیە چاکسازی وا بکرێ وەکو چۆن کابراڵێ ئەمە گوێت کامێڵێ ئەمەیە ئەشتوانێ بڵێ ئەمەیە. چاکسازی ڕێگاکەی ڕوون و ئاشکرایە. بە حەقیقەت دەرفەتیش لە بەردەم کاک مەسعوودا من لێرەوە یڵێم بە ڕێزە ئێستا دەرفەتی لە پێشە. ئەگەر لە هەلێکا بۆ دەوڵەتی کوردی سەر نەکەوت ئێستا هەلی لە بەردەستە بۆ چاکسازی. کوڕەکەی سەرۆکی حکومەتە برازاکەی سەرۆکی هەرێمە زۆر چاکە باشتر بە قسەیەکەن. ئێستا با بچینە تاریخەوە هەر کەسێ بیوە خزمەتی ئەم ملەتە بکا بە چاکسازی دامەزراوەی چاکمانە بێ پەرلەمانێکی ئازادمانە بێ فەرمون لەگەڵ بەغدا هەمومان با بە یەک و یەک دەنگ بین لێ لەسەر ئەنجیندایەک و استراتیژێتێکی جوان فەرمون دەست پێ بکەین. ئەو کاتیش ئەم ساڵنە ساڵێک کە دو ساڵی کە سێ ساڵی کە بزانین دەرفەتە بێتە پێش کە ئێمە ئەم جارە چۆن هەنگاو بنین. وەڵام ئەمن هەندێک جار گوێم لەوێ بێ مەسەلەن زۆر جار بە ئێمە ئیسلامەکە نەوترایەوە زۆر اعتیبار بۆ دەرێدانانن. ئێستا بینیم ئێوەش اعتیبار بۆ دەرێدانانن. خوێندمانە لە یاسا سێ بنەما هەیە بۆ دەوڵەت گەل و خاک و سیستەم. بەڵام ئەڵێن فوقەهای قانون لەسەرەوەن شتێکی کە هەیە کە اعترافی نێودەوڵەتیە لە هەر سێکیان گرنگترە. چۆن ئێمە اعترافی نێودەوڵەتیش بە عیلاقات و بە خۆداچوونەوە و بەوەدا کە جارێکی کە هەر پرسێکی ترمان لەم وەکو ڕفراندۆم دەست پێ کرد ئێمە تێدا سەرکەوتوو بین. ئەم جارش دەبێت شتی کە بکەین دەبێت بیر لەوە نەکەین و ڕاپرسی بکەین. ئەگەر بمانێت دەوڵەتمان بێت دەبێت بیر لە خاڵی کە و هەلەکان بخۆزینەوە. هەندێک جار هەلی باشتر لە پێش بووە ئێمە بەغامان دروست کردوێتەوە. ئێمەی کورد لە بەغدا بووینە ڕوومان لە بەغدا کردووە لە بەغدا دانیشتوینە ئەو کات هەل لە پێشتر بۆ نەمان کردووە. ئەو کات خەڵکی تر مەسەلەن گەل بەڵێ. ئەمن یەک شت ئەخیر قسەم ئەویشەوەیە کە ئێمە مەیووست نەبین و یائس صفەتی خەڵکی بسڵمان ملەتی ئێمەش ملەتێکی بسڵمانە نییە. مافێکی خۆمان ئەمڕۆنا ئینشاءڵڵا لە داهاتوودا نزیک دوور کاری بۆ بکەین پێی بکەین چ خوای گەورە فەرمێ ئینە لا یەئەسُ من ڕەوح الله إلا القوم الكافرون. والسلام عليكم ورحمة الله. والله من وەزام سێ شتما ڕاستە کراوە. هەر بە کورتی تەبعاً ئەوەی بەڵێن نامەکە ڕاستەکەی ئەمن تا قانونم نەخوێند ئەموت لە فقی ئیسلامی جیاوازی هەیە و چوار مەزهەب هەیە و مەزاهیبی تر و مامۆستایان شارەزان هەیە بەس کە قانونم خوێند وتم شکر بە شەریعەت چونکە قانون زۆر خلافات هەیە. لەبەرەوە مامۆستا گیان وەڵای میش لە دکتۆرێکم پرسی شەوێ لەسەر ئەو نامەیە بەهای قانونی نامەکە ئەو فەرمووی ئاوایە دکتۆرایشی لە بەریتانیا تەواو کردووە دوایش ناوەکەت پێدەم. بەڵام ئەگەر من هەڵم کردبێ بەخواوان ساوازام تۆش نت پێکاوە کە وەزیری خارجیە وەکو خۆی نامەی نهێناوە بە ناو سەرۆکی ئەمریکا و بە ناو بەریتانیا و بە ناو مەجلسی ئەمن و تو ئەوخوا بە یعنی هەندێ ئارای خۆمان هەیە وامان لێ نەکرا هەندێ بنەما بخەینە ئەولاوە. ئەوە وایش نەزانن من بۆ هەمووتانەوەی کە زۆر پشتگیری ڕفراندۆمەکە خۆزگە ئێمە بە هەڵەدا بچوایین ڕفراندۆم سەری بکردە ئەو کات خاوەن سەری نەگرتودا ئێمە دوایی کاک نێچیروان سەرۆکی حکوومەت و دەسەڵاتی سەرۆکی هەرێمیشی وەرگرت ڕازی بوو وەکو حکوومەتی هەرێم بەو محکەمەی بڕیاری محکەمەی داریەوە جوابی ئەو برادەرەی تریش کە جوابی خۆی وەربگرێ
من نیم کە ڕازی بووم سەرۆکی حکوومەت کە سەرۆکایەتی هەرێمیشی کردووە ڕازی بووە بە بڕیاری مەحکەمەی فیدرالی عێراق کە ئەو نەتایجەی هەڵوەشاندووەتەوە بەڵام هەڵپەساردن لای هەڵپەساردن خاوەر احترافی پێ ناکا بەسەر چاو ئەوە ئێمە نیین یعنی یەکێک ئەوەی باس کرد زۆر بە گژیان مەچنەوە حەقایق و هەمووشی بە تاریخ لامە کەی حکومەت بۆ ڕازی بوو کاک نێچیروان لە فەڕەنسا هاتۆ چیوت فلان چیوت چۆنیان کردەمانە هەموو کەی وەزیری خارجە نامەی نارد هەمووی لە تاریخە نووسراوە و خۆزگە ئێمە چاوێکمان کوێر بووایە و دەوڵەتەکە ئێستا بووایە و پێتانەوە ئێمە دژە دەوڵەتین باسیشمان کرد بۆ تا ئەمەی بەڕێزت لای ئەوانە اعترافی زمنی نین بە دەوڵەتی کوردیەوە حەقەوە مەساڵحی زمنین و شەڕی داعش ئەوانەیە خۆزگای اعترافی زمنینە هەری اعترافی عەلەنی بکەن و بەکێش بکرێ اعترافی عەلەنی لە هەر دەوڵەتێ بۆ دەوڵەتی ئێمە بکرێ دەوڵەتی کوردی ئێمە بەسەرەچین بۆ لای نەک بە قاچ بەسەر چاوی شەڕ من یەک ئیجازەم بدەیت چون من خەڵ دۆست قورماتوم ئەو ئامانەتەی کە لەوێ لەدایک بوومە و خەڵکی ئەوێم و ئەوە دەبێ بیڵێم ئەگەر ناوچەیەکی کوردستانی زەرمەند بوو بێ لە دەرەنجامی ڕفراندۆم خەڵکی دۆست قورماتوو بووە ئەزان چیان بەسەر هات لە ڕاپەڕینیش خەڵکی دۆست قورماتوو بوو بە شایەتی عوسمانی حاجی مەحموود 11 ڕۆژ شەڕمان کرد 500 شەهیدماندا هیچ کەسێکەوەی نەکرد لەم ڕیفراندۆمیشە ئەوەی باجەکەیدا خەڵکی دۆست قورماتوو بوو ماڵیان تاڵان کرد دوکانەکانیان سوتاندن و شەهیدەکانیان ڕاکێشا بە شارعەکانە ئەوە خەڵکی دۆست قورماتوو بوو لەبەرەوە ئەو برادەرەی خانەقینیش حەز ناکەم زۆر بە بینەوە حەماوەیەستێ و قسە بکە ئێمە باجماندا بەڵام یەک تەکلیفیشمە ئەخیر تەکلیفم خوا باواز بێنین ئەم خاینە ئەو هەڵەی کردوی با دەست لە مل یەک بکەین و هەنگاو بۆ ئایندە بنێن و ئەوەندەش باسی خیانەتی 16 ئۆکتۆبەرەوانە نەکەین یەک شتی عاقلانە کرا وەڵڵای عاقلانە بوو من خەڵکی دووزم خزمم زەرمەند بووە خەڵکم تیا چووە بەڵام دەست خۆش کە کەرکووک وای لێ نەهات وەڵای شەڕ بکرا کەرکووک خراپتری لێ هات ئەوە شتێکی باش کرا چی ناوێنن با وەکو کورد یەک غەڵەتمانەیە بەپەلە خیانەت مۆری خیانەت لە یەکە دەین ئەوە غەڵەتە با خیانەت بە عەلمی و بە دیراسە بێ وەسەلام